یەکێک لەو بابەتانەی مشتومڕی زۆری لەسەرە لەمڕۆدا مەسەلەی عەزابی قەبرە. ئایا ئینسان لە قەبرە پێش حساب عەزاب ئەدرێ یان نا؟ ئەهلی سوننە لەسەر ئەو ڕایەن کە ئینسان لەناو قەبرە عەزاب ئەدرێ بە ڕوح و بە جەستەش. بەڵام خوێندنەوەی تازە پێی وایە ئینسان پێش ئەوەی محاسبە بکرێت لەلایەن خودداوە عەزاب نادرێ، چونکە ئەم شتە پێچوانەیە لەگەڵ عەدالەتی خودایی. چ لایەنێک ڕاستگۆن یاخود چ لایەنێک ڕاستەکەن بینەرمان. لە تێڕوانینی ئاینیدا هەر لەو ساتەی ئادەم و حەوا لە بەهەشت دەرکران و وەک سزا ڕەوانەی سەرزەوی کران، ئێش و ژیانی مانەوە لە ناو خاک و زەوی بوو بە بەشێک لە چارەنووسی مرۆڤ و ئادەمی زاد مەحکومە باجی ئەو هەڵێ بدات و هەمیشەوە گوناهبار سیر بکرێت. مرۆڤ نەفریشتەیە و نەشەیتان و لە ناو کار و ڕەنج و ماندووبوون و سەرکەوتن و شکستەکانیدا ڕەوڕەوەی ژیانی بەڕێ دەکات و هەر بۆیە بەردەوام لە نێوان خێر و شەڕ و چاکە و خراپەدا لە جوڵەدایە. لە ڕوانگەی ئیسلام و زۆربەی ئاینی ئاسمانیەکانی تر ژیان و مردن و دنیا و قیامەت پەیوەندیەکی نەپچراوەیان بە یەکەوە هەیە و بە جۆرێک لە جۆرەکان بە یەکەوە گرێدراون و مرۆڤ لە کاتی مردندا و لە ناو گۆڕەکەیدا ئاگای لە دەرەوە و ژیانە و هەر بۆیە بە پێی خێر و شەڕەکانی لە ناو گۆڕدا عەزاب و سزا دەدرێت. بیرۆکەی زاڵ ئەوەیە کاتێک مرۆڤ دەمرێت لە ناو قەبردا وەک وێزگەی یەکەمی چوون بەرەو دنیاکەی تر بە پێی تاوان و گوناهەکانی عەزاب و سزا دەدرێت. بەڵام لە ڕوانگەی ڕەوتی نوێخوازەوە ئەمە پێچەوانەی عەدالەتی خوایە کە چۆن دەکرێت مرۆڤ بەر لەوەی لە ڕۆژی حەشردا حیساب و کتابی لەگەڵدا بکرێت لە ناو گۆڕەکەیدا سزا بدرێت. ئەم ڕەوتە پێی وایە ئەمە جۆرێکە لە نادات پەروەری و پاشان ئەم پرسیارش دێنێتە ئاراوە کام عەزابە هەرڕۆحە یان جەستەش دەگرێتەوە. بۆ نمونە لە کاتێکدا جەستە نەمێنێ یان لە ناو ئاگر و ئاسنی کردەوەیکی تیرۆریستیدا ببێ بە قەقمەز یان لە ناو ماڵی خۆیدا بە کارە ساتێک ئاگری تێبەربێت چۆن جەستەکە سزا دەدرێت. پرسیارێکتر ئەوەیە ئایا سزای قەبری قابیلی کوڕی ئادەم کە یەکەم تاوانی دژی برای خۆی ئەنجام داوە لەگەڵ کەسێکدا کە ڕۆژێک پێش قیامەت دەمرێت چۆن دەبێت وەک یەک سیر بکرێت؟ ئایا ئەمە لەگەڵ عەقڵ و لۆژیک و عەدالەتی ئیلاهیدا دەگونجێت؟ سەبارەت بە پەیوەندی بڕواهێنان بە عەزابی قەبر و ڕوکنەکانی تری ئیسلام دەپرسین، ئایا ئەم پرسە کە پەیوەستە بە لایەنە غەیبیەکانی ئاین چۆن لەگەڵ لایەنە واقعیەکانی ژیانی موسڵماناندا دەگونجێت؟ ئایا کاتێک کەسێک دەمرێت و ئەم جیهانە بەجێ دێڵێت لە ناو گۆڕدا بە جەستە و ڕۆح زیندووە، ئەگەر وا بێت بۆچی دەڵێن مردووە و ئەگەر مردووە چۆن ئەشکەنجە دەدرێت؟ لە خوێندنەوەی تازە بۆ دەقەکان و بۆ ئەم شتێک کە ئەبینین زۆر خوێندنەوەی با بڵێن نوێنگەریمان هەیە، هەندێک لەوانە لەسەر مەسەلە غەیبیەکانە. عادەتەن کە باسی غەیبی شەکریا باسی خودایە، باسی قیامەتە. ئێمە لێرە باس لە قیامەتەکەین یاخود بە تایبەتی و پێوترێ سزای قەبر یا عەزابی قەبر. زۆر کەس هەندێک لەوانە کە خوێندنەوەی تازاکەن ئەڵەن شتێک نییە لە دوای مردن بە ناوی عەزابی قەبرەوە، بەڵکو یەکسەر دوای مردن بریتە لە حەشر و نەشر و قیامەت. لەم لاشۆ هەندێک ئەحادیثمان هەیە لەوبارەوە کە عەزابی قەبر هەبێت. بەڕێز چۆن ئەڕاتنیتە ئەم مەسەلە؟ بابەتی عەزابی قەبر بابەتێکە ئەچێتە خانەی ئیمان بە غەیبەوە، الذين يؤمنون بالغيب ويقيمون الصلاة. یەکێک لە صفەتی ئیمانداران و ئەرکانەکانی ئیمان الإيمان باليوم الآخر، إيمان بوون بروجي دوایی و ئەمە ئەرکانی ئیمانە و دەبێ ئینسان ئیمانی پێ بە قیامەت بە کولی نەکشتێک ئیمان بە قیامەت بە کولی، بەڵام ئەم بابەتانە فەرعین لە جێگەی لە ژێر ئەرکان لە ژێر ئیمان بوون بە ڕۆژی ئاخرەت. بۆ مامۆستا باک پرسیار لە ئەوڵا بکەم، یەقینیاتی غەیبی بە ئەحادیثی ئاحاددا ئامەزرێ؟ طبیعی پێشەوەی کە بچیتە ئەحادیثی ئاحاد هەر لە قورئانە کە قورئان نەصی قاطعە لەسەر بوونی عەزابی قەبر لە ڕۆژی لە پاش مردن. مما خطيئاتهم أغرقوا فأدخلوا نارا. خۆی گەورە و میهرەبان باسی قەومی نوحەکە کاتێ لە تۆفان خنکان ئەڵێ مما خطيئاتهم بسبب تاوانەکانیانەوە أغرقوا خنکێنران فەوتێنران فأدخلوا نارا. فێکی تعقیبە یەکسەر مباشرەتەن دوای خنکانیان خۆی پەروەردگار خستنێ ناو ئاگری جەهەنەم. لێرە بەعزێک لەوانە ئەڵێن ڕاستە ئەو قسەیە وایە، بەڵام ئینسان کە مرد لەگەڵ ئەو لەحظایە کە ئەچێتە جەهەنەمەوە ئیتر بینێک نییە کە مرد ئیتر
عدمها تا أو روجيك بين روجي حشر تحساب كنا بكره أما في داوتري عدم إنسان بتشان قناغ كاتيه بري أما قناغيان بيوتري قناغي برزخ قناغي برزاخ حياته جيانه نفسه همشتي كتابت بخوي هي من تو نايبينين هر وكو شون جن نابينين فرشته نابينين اوش عالمي كي تايبتيا ايما نايبينين بيغمري خوشويس صلى الله عليه وسلم دايب لا دو قبرا فرمي انهما لا يعذبان فرمي هدو كان عذاب درين كان لبري لميس خوي خابن اكدوا ما بستكا بوني نيجو او بابتاني هم كوتو تخطروا او كيتري شيا لبري دوزباني وفتني اكلنا ومجتمعكم القابه سبب اما هو خوي بروغار فرمي العذابان امان العذاب برز شو تناو حديثه يعني اما بحب حديثي اما حديثي احاد لفروعيات علمي غيبه شيء بي اكري لكليات شيء بي اكري بون منا ايمان ببوني بيغمران بحديثي احاد اتوان ري يعني بلين ايمان بي نبي بابتانا بلان قراني بيروز همو ام بابتاني هر شيء كدوته ولا ايتها بجواني بريكو بيكي بيش او يبشتنا احاديث بيغمر وحديثي احاد سيارك بدقيقي بك كسك ايماني بعذاب قبر نبك باحاديثي احاد ثابت بكافر به نخير أحاديث أحد لهج بواريكا أحاديث أحد لما سلي عقيدة إسلامية أجر إيمان بين به إنسان بيه فاسق به بلان بيه كافر نابه بونمونا إسراء ومعراج بيغمر صلى الله عليه وسلم إسراء بيغمر بآيات ثابت بوا هر كسي ردي كاتو كافر به بلان معراج بيغمر بحديث أحد ثابت بوا بحديث أحد ثابت بوا أجر إنساني بي كافر نبي بي فاسق به وكو ما وصل عبد الكريم المدرس لتفسيرك يا بناوي تفسير نامي وافر بوشي عذاب قبر أصلا بوشي بيسك تعمل بي بترسم كقيامة تبي عذاب قبر شيء يعني. وكو كاميريك وهاي شون بو سايقك نصيحتك أي عليك سريع مرة بلان بجوتناك باشا أما طعنني لعدالة إلهي مثلا كركي آدم هابيل قابل يعني مليونها صالم هزار صدان هزار صالكية مردوه تا روجي قيامت أم عذاب بدره كسي جيج لقل روجي حشرة أمره لقل آخر ساعة أو هيج عذاب طبيعي شرطنية أو عذاب مستمر بلنا وقورة عذابي مستمر لنا وقورة شرطنية أو تخوي بروجار برابر بآل فرعون عليه وحاق بآل فرعون سوء العذاب النار يعرضون عليها غدوا وعشية بس بيانيان وإيواران بس هو العذاب عذابه قيديني بلا ما بس كوا ثاني كاستمراريه لو بابا ثانيه لمسالي غورا حتى مسالي بيغمري خوشوي صلى الله عليه وسلم فرمي هركس بدا بلاي من بسلام ليبكا الا رد الله علي روحي فارد عليه السلام خوي بروجار روحك خصوصيات النبويه ما بس كوا ثاني يعني قالوا كاتا خوي بروجار روحك اداته من ولامي سلامك ادموا ولامي سلامك يعني كواتا او روحي بيغمري صلى الله عليه وسلم اكريت تجوالي هبي وقراني هبي لو حالتك سلامك الراو بيغمري والله سلامك بنبورة ليرة برسالة درست بيت يا ما أذانين قاعدة كمان هي لا عقاب إلا بعد الحساب باش أم كس حسابي لقل نكره توت شو تقبره حساب للرجل حشرة خلي أجر نا حساب جاري وهي للرجل الدنيا دا أكرم هرب آيات القرآن فرمي إن الذين يحبون أن تشيع الفاحشة في الذين آمنوا لهم عذاب أليم في الدنيا يعني جاري واهية تو تاوانك كي جناه كي هل الروج دنيا دا خوي بروجار بيشوي نقلي مردنو بازار القيامة بك هل الروج دنيا دا خوي بروجار تولا كل سنة توبون منا كسي كوجا إسلام قصاصي دانا وما عذاب أما تولي ونمنا كسي دزي أكادس الإسلام دسي بري وما عذاب أما تولي بون منا كسي ظلمي لكسي كخوي بروجار بردكي بسرا الروخينة خانوكي بسرا الروخينة بكل كسي كوجا كركي أكوجا توا أما هل الدنيا دا خوي بروجار نوعا ما تولي كي خصت بيشتاوي عالم تولي ناو غوري معايا تولي ناو رخصة باب سيارك واضح تربية بو بينر بزوري يعني لما زي إنسان كأشتا قيامت ببي أحاديث وآيات دواي روجي حشر حسابك له بالي ونيا باش يوم الحساب أشكراك بشرية همي زندو أكريته وببي آيات وببي نصوص الدين كان مدينة كانوا أليو حساب دس فيك يعني لو بيشتكني بي بوتري حساب أي أما العدالة إلهية جاري تنا بس ليه حسابه لێ پێچینەوە لە کردەوەکان لێ پێچینەوەی گەورە لە بەردەم محکەمی خوای پەروەردگارە لە ڕۆژی قیامەتە لە نەفخی سوورەوە لەو کاتە حسابی گەورە لەوێ بەڵام لێرەش خوای پەروەردگار کۆمەڵی عەزاب کۆمەڵی سزا ئەخاتە پێشچاومان هەم لە دنیادا هەم لە ناو گۆڕ لعلهم يرجعون بۆەوەی ئەو ئینسانانە لە تاوان لە زۆرترین تاوان بگەڕێنەوە هیچ نەبێ کەمترین تاوان بکەن یا هەر تاوان نەکەن وەکو ئەفەرمێ فلنذيقنهم من العذاب الأدنى دون العذاب الأكبر لعلهم يرجعون ئێمە
سزای بچووکیان پیشانەدەین ولا جارێ دنیا. سزای گەورە لە دنیاش و لە ناو گۆڕیشە لە دنیاش لە گۆڕ گەڕانەوە کواه مامەستا لە ناو لعلهم يرجعون بۆ ئەوەی هەر لە دنیادا ئێمەی پێدە نەسیحەتەکە. سەبارەت بە ئەشکەنجەی ناوگۆڕ ئەم پرسیارە دێتە گۆڕ ئایا ئەم سزایە چ کاریگەریەکی لەسەر مردوو هەیە لە کاتێکدا ئەو کۆتایی پێهاتووە و چیتر خاوەن میست و ئیرادەی خۆی نییە. پاشان کەسێک ئەگەر لەسەر زەوی گوناهێک یان تاوانێکی کردبێت خێر و سەدەقەی خزم و کەسەکانی لە تاوانەکەی پاک دەکەنەوە یان نا. ئەگەر خێر و دوعای خزم و کەس کاریگەری هەبێت عەزابی قەبر چی لێ دێت و ئەگەر نەیبێت خێر و سەدەقە بۆچی باشە؟ خەڵکیی زۆر ئیتسالەکەن ئەترسن کاکە ئێمە لەم دنیاش ئیسراحەتمان نەکرد حەرت مردیشن یەکسەر بۆ عەزابی قەبر لە عەزابی قەبر و بۆ جەهەنەم ئەم سیلسلەیە لە عەزاب ئایا خۆی ئەمەی بۆ عەزاب دروست کردو یعنی بەم شێوەیە ئەتر لێرە کۆمەڵێک قسەی تازە پیا بوو لەوانە بزانم شێخی شەعراویش ئیمانی وایە کە عەزابی قەبر حەقیقەتێکی نییە بەڵکو دروست کراوە زۆرتر لە ئەساتیری بابل و ئەمانەوە هاتوو لەسەر ئەوەی کە خەڵک دەڵێ لەو دنیاش ئیسراعەتم نەکردو و لەو دنیا ئیسراعەت ناکەم هەر عەزابە نا پەنا بەخوای گەورە خی گەورە بەڵێ ئێمەی لە بۆ عەزاب دروست نەکردووە ئایا ئەو عەزابەی قەبر لە بۆ چێیە دیاری کراوە لە بۆ چێ و چێ نییە خۆ هەموو کەسێک تووشی عەزابی قەبر نابی بە تایبەتی بڕواداران دەیان نەوە عەزابی لەو دنیاە کە دەیبینە نەخۆشی و ناخۆشی و لە هەرچی غەم و پەژارە و فەقیری و ساردی و گەرمی و هەرچی هەیە ئەوانە خۆی لە خۆیدا عەزابێک کە خی گەورە عەزابی قیامەتیان لەسەر لا دەبات مامۆستا پرسیارەکە ئاوا لێ بکەین کاتێک کەسێک ئەچێتە قەبرەوە یەکسەر عەزاب بەدرێ چونکە یەکسەر دیارە ئەمە ئەهلی جەهەنەمە وەنیە بەڵێ بەخۆی پرسیار یوسئەل لە سەرەتا پرسیاری لێ دەکرێت بڕوادارە یان غەیرە بڕوادارە بە ژێری ئیمانەکەی بڕوادارێکی عاسیە بڕواداری عاسین ئایا ئەو بڕوادارە عاسیانە عەزابی قەبر دەیانگرێتەوە یان نایانگرێتەوە بەڵام ئێمە شتێکی ترمان هەیە مثلا حديثێکمان هەیە ئەفەرمێت إذا مات العبد انقطع عمله إلا عن ثلاث ولد صالح يدعو له أو إلى صدقة جارية إلى آخره باشا باشا أمام مردو تاوان بارة بەڵام لازال صدقي جاري بو أشي بۆ لەوێ ئازا ئایا ئەمەم دوو شتی مخالیف نابێ یعنی ئینسان کە چۆ قەبرە و ئیتر نەبراوە لە دنیا لە دنیا کەسانێکن کە ئیشەکەن وچێتە جیرفانی ئەو مزگەوتێکە دروستی کرد و خەڵک نوێژی تیاکە هەموو ڕۆژێک قازانجەکە چێتە جیرفانی ئەو خێرەکەی کوڕێکی باشی هەیە بە هەمان شێوە إلى آخره ئەو مخالیف نییە لەگەڵ ئەم ئەو حەدیثێکە باسمان کرد لە بەس باسی خەیر و خێرات و سەدەقەی جاریە کە لە دوای ئینسان بەزێ دەمینێت جا ئەو ئینسانە پێغەمبەرێک بی وەلیەک بی عاسیەک بی هەر شەی هەبی فەرقەی نەخۆ پێغەمبەران عەزابیان لەسەر نەبووە عەزابیشیان لەسەر نێ قەبر بەڵام لە هەمان کاتدا سەڵاوات لە ڕوحی پێغەمبەر دەدەین عەلەیهی سەڵات وسەلام ڕەحمەت و بەرەکەت بەسەر ڕوحی پێغەمبەردا دەڕژێت خۆ ئەوە مانایوانیە کە پێغەمبەر عەزابی لەسەر و عەزابی لەسەرلا دەکەوی بەو سەدەقەی جاریانە کەسێک مردووە پیاوی چاک بووە ڕەحمەت زیاتری بەسەر بێتە ناو مثلا کابراایکی مسلمانێکی عاسی فاسقی فاجرە کە مستحقی جەهەنەمە بەڵام هەر مسلمانە ئەو مسلمانە ئەو خێرانەی بۆ ناچێت کە لە دنیای باشە ئەی چۆن لێرە عەزاب بەدرێ و چۆنە گشتی بڵین ئەو عەزابە کە خێری لە بەردەسی لەسەر ئەو عەزابە کەم دەکاتەوە وەکو ئەبوو تاڵیب با من منەیترێنەوە تا قیامەت ئەم شتانە کە لەسەری زیاکە وای لە یەک کە حەسەناتی لە سەیئاتی زیاتر بێت کەواتە لەو کاتە زوڵمی لێکراوە کە لە قەبرە عەزاب درەوە چۆن شتی وایە نەخەت بەخۆی هەر عەزابێک لابەری تاوانەکانیتی و باری سوگ دەکا وەکو ئەوەی منی المفلیس ئەو حەدیثەی ڕۆژی قیامەت شەتەمە هذا و ئەکەلە مالە هذا هەتا ئاخیرەکەی طرح فی النار بەڵام ئەوەی کە ئیماندارە بە بڕواداری مردووە هەر چەندی ئەهلی عەزابیش بی ئەو عەزابە کەفارەتێکە لە بۆ تاوانەکانی ئەو کە لە ڕۆژی قیامەت حەسەناتی زیاد بکە و باری سوگ ببی و ئەو سەدەقە جاریانێکە لە باشکەم عەزابەکەی یعنی خێرەکانی ئەوەنە زۆر بێ دوایی يعني حسناتي لسيئاتي زیاتر بێ لە کاتێککە ئەو لە قەبرە تێر و پڕ عەزابی خواردووە خی گەورە عادیلە دادپەروەرە لە ناو قەبردا ئەگەر هاتوو لە ناو قەبردا ئەوەندە عەزابەی درا لەوێ ڕە عەزابەکەی ڕادەگری نەک ئیلا یەوم القیامە هەر لە عەزابدا مامۆستا شتێکم هاتە خەیاڵ ئێستا باست کرد بەڕێزت فەرموود ئەحادیثی لەبارەی عەزابی قەبر گەشتوتە متەواتر بەس ئەوەی کە خەڵک باسێکە عولەما ئەحادە یعنی ئەحادیث عەقیدەی لەسەردا نامەزرێن قوربانگیان لێرەدا ئەمە قسەی خۆمان ناینین قسەی زانایان دەینین کە ئێستا کە لێرەدا دەفەرمێ کە قال شەیخ الئیسلام الأحاديث الصحيحة المتواترة المعنى
يعني هموي آحادة بلا متواتير معنان وهروها دفرمي همو أحاديث كان دفرمي إثباتي دكين كعذاب قبره باتفاق أهل السنة والجماعة كل ما جاء عن النبي إسناد جيد أقررنا به إذا لم نقر بما جاء عند الرسول صلى الله عليه وسلم ودفعناه رددنا على الله تعالى لقوله تعالى وما آتاكم الرسول فخذوه. ننظر أما أحاديث متواتر أو هيك زول العلماء لن حفتا طريقة هاتبتا قشبتا رواياتك. بالله قربان أما قلت متواتر معنى متواتر لمعنى حديث منزورة هم حديثة كان صحيحا مسلم فمن بسياركة أول بكم أجر كسي إيماني بعذاب قبر نبي كافر به زان ليرة شو أول متواتر إيماني بينبي ولا ندين درجة بالله أو متواتر وي أو متواتر معناه أول لأهل السنة والجماعة ولاتفاق السنة والجماعة دردسي لبيشينان دردسي دوهي إما آيات من هي هيوش من بقى حديث بيغمبرني عليه الصلاة والسلام بنا بخواي جورا بالله والله أو آحاد بيان آحاد نبو هر بيغمبري خوا بخو يثبت الله الذين آمنوا بالقول الثابت لعذاب قبر دفرمي نزلت في عذاب القبر بيغمبر فرمي عليه الصلاة والسلام أو لعذاب قبر هو حديث ما آياتك يثبت الله آياتك حديثك على البؤية بالله هر بخوي أما حديثة بيغمبري خوا عليه الصلاة والسلام أو آية تدخلت وذلك قوله تعالى يثبت الله الذين بالقول الثابت بيغمبر بس هو هذا شو تبع بحديث شو آياتك بيغمبر روايتك وقول بيغمبر تفسيري لبولك عليه الصلاة والسلام بس تفسيرك حديث شيء أحد بالله أو حديث أنا قلت من أحدك جيش تعدي تواتر واتفاق أهل السنة والجماعة وسلفي صالح بتكرا بلام لدواي السلف أو شكو جمانة بيابو هاي يعني لجماعات معتزلة كان أوانش بتكرانا سن زاناك لمعتزلة كان أوان ضلين عذاب قبرني أجنا لنا معتزلش ضلين هي بالشوازة كيف شو نيتي بس ما موسى أما زانين لا عذاب بلا حساب قاعدة هيك يعني والله باش تجارم حاس شو تقبره حساب لشوال لدواي زندوبونه لروج حشرة حساب لوي بالله كوبا ايش اللي عذاب بدرين ببيع حساب من غير اكرامت أوال لسر أو مع عصيانة وكافرة كان بشدي وأدخلوا آل فرعون أشد العذاب يعني يعرضون عليها يعرضون النار عليها عشي وغدوة وأدخلوا آل فرعون أشد العذاب أو شيء لقيامة ثانية بالله أنت مفسر كان مفسر بالله آياتك تقنية آياتك بالله غدوة وعشي لقيامتنا شنو نية غدو وعشي لقيامتنا مين وإن يوما عند ربك كألف سنة يوما يعني يك يوم تبشك ليوم ما دام روشه غدو عشي شيء بالله أو زاد فرمي وأدخلوا عذابك من لبو دانانا يعرضون عليها أو زاد وأدخلوا دوايا كروج قيامتها أو زبروننا وأجري جهنم ليرة دا زانايان عقيدة أشاعرة بتكره هم يعني سندها آيات يعني ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا ما مصر باب رسالة بشريت اللي بكم عذابي قبر بجسدها بروحها بالله أو زليرة دا أويت هذا شيخ الإسلام من خندوا دفرمي اتفاق أهل السنة والجماعة كلا روح بدنا باش بدن هي ما حوتي إخوة هي أسوتي هي بالله لو باز لك ضلي هرت شيء هبي بلام شيء وازي بدنك أم بدنا أبي بخول لبرشاوي أما مثلا سمر دوك لي دانين صد صار ورده أبوتشيتو أبي بخول شو عذاب أو قبرك شون عذاب يعني بالله زانين ليرة دا لشيوازي عذابك شون يتي دقرين وسبب الصلاة إخوة جوراء پەیوەندی عەدالەتی خودا و عەزابی قەبر چۆنە؟ ئایا چۆن دەکرێت بەر لە ڕۆژی دوایی مرۆڤ حکم بدرێت؟ ئایا چۆن دەکرێت مرۆڤ بە کۆمەڵ حکمی بەسەردا بدرێت؟ فەرموودە و ئاەتەکانی قورئان چۆن هاوسەنگی لەسەر ئەم پرسە دروست دەکەن؟ لە کاتێکدا هەروەک ئاماژەی بۆ دەکرێت هیچ ئاەتێکی ڕاشکا و پشتی ئەم پرسە نەگرێت ڕۆڵی فەرموودەکان چی دەبێت؟ مەسەلەی عەزابی قەبر زۆر جار باس دەکرێت زۆر جار وا خەڵک لێی تۆقیوە خليك ملم لجهنم زيادة الخلق اللي توقيون برز بعض آراء هي اللي مبابتوك وابزام خلقاني تريشة بنكرن مثلا عذاب قبر راستي يكني بالكم منافية لقى القرآن بتوا وش توابت؟ والله للراستي من حزك موضوع همو هولات يعني كردستان وبمسلمان رمكين وكا منكم ما مصاب لا شيء أيني أويك تيجيشتم لقولاي عمق القرآن دا عذاب قبر بابلن شتێکی ئەفسانەیە و شتێکی خرافیاتە
و هیچ دقیقی قورآانی صریحی لەسەر نییە کە بیسەلمێنێ کە عەزابی قبر هەیە. بەڵێ منش گەیشتمەتە ئەو قەنەعاتی کە عەزابی قبر نییە و هەم لە ڕووی نەسی قورآنەوە و هەم لە ڕووی لۆژیکیشەوە ئەمانە هیچیان نایسەلمێنن کە عەزابی قبر هەبێت. بۆ نمونە ئەگەر تەماشای قورآن بکەیت و ئاەتەکان بکەیت، من زیاتر لە ئێستا بەرنامەیەکی کورتی ئەوە تۆ ناتوانانی ئاماژە بەسەر جەم ئاەتەکان بکەی ئەجینا مامۆستاواز لە ئاەتەکان بابێنی ئاەت تێنێ بەڵام ئەبینم خۆت لە حەدیث نایت ینی بەڵێ جەنابی مامۆستا مەسائلی حەزیمە تاکو ئاەتی قورآنمان هەبێت ئێمە سەر چاوەی و مەستەر یەکمانەتی قورآنە تاکو ئاەتی قورآن هەبێت ئێمە پەلاماری حەدیث نادین چونکە ئاەتەکان زۆر بەڕوونی باسی نەفی عەزابی قبرەکە. ڕاستە کۆمەڵی حەدیثمان هەیە کە پێغەمبەر درودی خوای لەسەر بێ دەفەرمێ کەسێ ئەمرێ لەناو قبردا و ماری بۆ دێ و دوو پشکی بۆ دێ و ڕاستەکانی هەموو کۆمەڵی حەدیث مثلا ڕێوایەتی بوخاری و مسلمە چەندین حەدیثمانەیە بوخاری و مسلمە هەمانە بوخاریە بەتەنیا هەمانە مسلمە بەتەنیا هەڵا عەذاب القبر حق ئەو ڕێوایەتی کە لە عایشەوە هاتووە. بەڵێ ئێمە ئاگەمان لە حەدیثەکانیەوە هەمووش حەدیثی بوخاری و مسلمە، بەڵام من یەک شتێک بەلای منەوە گرنگە. ئێمە وتمان ئەرزم کردی وتمە سەرچاوەی قورآن سەرچاوەیەکی یەکەمی ئیسلام قورآن باسی عەزابی لێ باشە بەڵام نەفیشی نەکردووە قورآن بەڵێ نەفی کردووە. چۆن بەڵگەمان زۆرە وەک بۆ نمونە خوای گەورە لە قورآنە فەرمێت دەربارەی کافرەکان کاتێک کە ڕاپێسەکرێن بۆ بەردەم بارەگای خوا بۆ بەردەم محاسب بۆ محکەمەکردن لێ داڵن یا لەیتها کانت القاضیە. ئەمە بەڵگەیەکی ڕوون و ڕاشکاوە کە عەزابی قبر ڕەدەکاتەوە. کافرەکان کاتێک ڕوبەڕووی ئەو محاسبە توندە دەبنەوە ئەڵێن یا لەیتها کانت القاضیە، هاوار بۆ خۆمان بریا ئێمە کە مردوین زیندوو ئەکراینەوە. باشە ئەمە بەڵگە نەبێ یا ئەڵێ وەیەقول الکافر یا لەیتنی كنت ترابا لە بەردەم دادگای خۆی پەروەردگارە کافرەکان ئەڵێن خۆزگە کە ئێمە مردوین بووین بە خۆڵ خۆزگە هەر خۆڵ بوونایە. باشە ئەمە نەفی نییە لەسەر عەزابی قبر؟ ئەمە فەهمە بەس ئەمە ئاەتی ترمانەیە کە زۆر لە زانان ئەڵێن مؤکدە بۆ عەزابی قبر. مثلا ويوم تقوم الساعة أدخلوا آل فرعون أشد العذاب النار يعرضون عليها غدوا وعشيا فرز ما مسار. أما آية بەڵام ئێمە ئەم ئاەتە بە ئیتیفاقی هەموو عولەما ئەم ئاەتێکی مەکیە باش و باسی سەرجەم ئاەتە حەدیثەکانی بوخاری و مسلم کە بەڕێز باسیەکەی هەر هەمووی لە مەدینە پێغەمبەری خوا باسی عەزابی قبری. باش ئەمە دووشتی زۆر متەناقضە. باشە تۆ بۆ عەرزەکەم جارێ خوای گەورە بە فیرعەون فەرمێ اليوم ننجيك ببدنك لتكون آية. باشە خدای گەورە فەرمێ ئەی فیرعەون ئێمە جەستەی تۆمان هێشتەوە لە دنیا بۆ عیبرەت و پند و ئامۆژگاری بۆ مسلمانان. دەی ئەگەر عەزابی قبر هەبێ لە فیرعەون خۆم ئاەتە لەسەر فیرعەوندا بەسیوە خوای گەورە باسی فیرعەونکە ئەگەر عەزابی قبر هەبێ ئەیکوا لەکوێ باسی فیرعەون ناکە ئالە فیرعەون ئالە فیرعەون نا فیرعەون و ئالی فیرعەون فیرعەون و ئالی فیرعەون ئاەتەکە باس لەسەرەوانە باس لەوانەکە. ئەمە لەولاوە دوای ئێمە با بچین ئاەتەکە النار يعرضون عليها. فیرعەون و ئالی فیرعەون نیشانی ئاگر دەدرێن عەرض ئەکرێن. حتى الشيخ محمد شعراوي خوان علمكي مصري وخوان عربي زانو زور باش فهمي آية كان ولا آية كانت إيجن أما خوي أم آياتي كأكريبة بلقبو عذابي قبر للراسية أما من بيسوانكي بصحيح والعكس صحيح بيسوانو أم آياته أي سلمين كعذابي قبر ناس شنك الدليل أما نشاني آجر أدرين نبي آجر مشتركي خوي بناسي كتشيا أهلي آجرا دوايك قيامة دي أدخلوا آل فرعون أشد العذاب. ما سبب برسالة تركين فرق عذاب قبر وجهنم هردو شي دوشتي غيبيه من كم مردم يتر زندو بمو لم لغ كمن مردم لعدم تاو لحظي كاجا زندو بونو هابي زندو كريمو يتر لو ما لق عذاب قبر بمينا فرق ما مساسي كان عدالة اخوها كي تجيب بالسياره وتو شلون دبي بيش عذاب بيش اوي كخواي غير محاسبه توبكات محكمه دانا ونضع الموازين القسط ليوم القيامه اي خوا بودات قيدانا ولا رجل قيامتها بۆ میزانی داناوە بەر لەوەی کە خوا تۆ دادگای تۆ بکا و کەیسەکەی تۆ یەکلای بێتۆ لە ڕۆژی قیامەتە چۆن دەبێ عەزاب ودا لە کوێی دنیا قانونی دنیا وەزعی دنیا هەیە کە هەر حکومەتێک کە تۆ بگرێت بەڕێزت بە قیاسی دنیای شتەکانە پێوی بەس غەیب لەگەڵ قیاسی دنیای یەکە مامۆستا گیان غەیب ئەمە مەسەلەی غەیب نییە ئەمە تۆ خوا خودای نە بە عەرزەکەم تۆ خودای گەورە جارێ ئێمە بۆ مەسائلی ڕۆح خوای گەورە فەرمی يسألونك عن الروح قل الروح من أمر ربي سهندك لا علماء دفر من عذاب الروح ددري جاري مسائل الروح خوا خوي أزاني تشيلي دو تشونو تشيليا ناكريتو لو دو خواي
علمی مسائلی ڕۆحی خسۆتە ئەسوی خۆی و کەس نازانێت تۆ لەو دوی علمی خوا قسەی لەسەر بکەیت و بڵێ عەزاب ڕۆح دەدرێت مەسائلی ئەمانە کۆمەڵە پرسیارێکن بەڕاستی کۆمەڵە پرسیارێکن عەدالەتی خوا دەکەوێتە ژێر پرسیارەوە کەسێک 1000 ساڵ پێش ئێستا مردووە لەسەر ئەوەی پیاوێکی کوشتووە معقوڵە ئەم کەسە 1000 ساڵ لە قەبرە عەزاب بدرێ ئێستا منیش پیاوێک ئەکوژم هەمان تاوانمەیە من ئەمرم و قیامەت دەڵەسێ من ڕەنگە ساڵێکی تر لە عەزابی قەبرا بمێنەوە معقوڵە دوو جۆر تاوان يعني كسك تواني تشكرو كسك شمان تواني كردو أم 1000 سال قبر عذاب بدري 10,000 سال عذاب بدري من صالك عذاب بدري أما آية عدالة إخوان ناكو تجي برسيارة أخذ ديسان برسيارة كم لما مثلا غيب كان فمثلا الدنيا كان نابير غيب أجر هبه بله بابلين بين دق كوانيا قياسي بقياسي أم دنيا ناكري شونك ما ديجني بكشة ما ديجني حسابي بكرشتك كبيوتر مطلق بابلين ما هو سام برسالة لتوكم لا تقرأ حديث كان كباسي عذابي قبر كان ضليت لنا قبر مارك بودي دو بشكل بودي سزاء دي تاروج القيامة أويك أهلي كفر بيوتاوان ومجرم ومعنى بيت وايا أما نصي حديثي لسرع باشا أما ليراتو يقينك لا دروز بو عذابي قبر دريت يشتانا محاسبة نكراوي وايا شون دبي بيش أوي كتو محكمة بكري خوا عذابي تبدأ أما تشبي وندي شي بغيبه هي أما حقيقتك إما باسي أكيد مرۆڤ ناتوانێت ببێت بە فریشتە هەر بۆیە تێکەڵەیەکە لە گوناه و چاکەخوازی عەزابی قەبر ئەگەر دەواازەیەک بێت بۆ حکمدان لەسەر کردەوەکانی مرۆڤ لەسەر زەوی ئەوە ڕۆژی حەشر و پەسڵان لە هەزری ئاینیدا گرنگی خۆی لەدەست دەدات و ئەگەر ئاماژەش بێت بۆ گوناهەکان ئەوا دیسان حیساب کۆتایی پێهاتوە